دیمەنی شەقامە سەرەکی و کۆڵانەکانی شارە کە تا ئاستێکی باش هاوڵاتیان پابەندی ڕێنماییە تەندروستیەکانن. لیژنەی باڵای ئەمنی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆناش لێپێچینەوە لەو شۆفێر و کەسانە دەکەن کە بێهۆکار لە ماڵەکانیان دەردەچن. دوای ئەوەی بڕیاری قەدەغکردنی هاتچۆ دەرچوو لەلایەن وەزارەتی ناوخۆوە ئێمەش وەکو قامقامێت لیژنەیەکمان پێک هێنا لە پۆلیس ئاسایش هاتوچۆ وەک دەبینن لە دوێنێەوە مەفرەزەکانمان سەرتر کردوتەوە لە هەموو ئەو شوێنانەی کە بڕێن هاتچۆی بەسەروەیە بە تایبەت ناوشا لە دوێنێەوە تەنها لە دوێنێەوە تاکو ئەمڕۆکە زیاتر لە 100 مۆڵەتی شۆفێری و ساڵیانەمان دەست بەسەداگرتووە بە تایبەت ئەو شۆفێرانەی کە سەرپێچی قەدەغکردنی هاتچۆیان کردووە. بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ و ئیدارەی شاری کۆیا تا ئێستا ئەو شوێنانەی نەگرتوتەوە کە بریتین لە مۆڵ و دوکانی خۆراک و گۆشتفرۆش و نانەواخانە وەک ئەم خاوەن کارش دەڵێت بەراورد بە ڕۆژانی ڕابردوو جموجۆڵی هاوڵاتیان کەمی کردووە. وەڵایی ئەو ڕۆبەڕێژەیەشی زۆر ڕێنمایەکان جێبەجێ دەکەن وا دیارە بازارەکەش زۆر چۆڵە تەبعەن ئەوە گۆشتیش زۆرمە هەر بەوە دیارەکە خەڵک زۆر بەکەمی دێنە بازار ڕێنمایەکان زیاتر جێبەجێ دەکەن. وەڵای حتممە دەبێ حکوومەت پرۆژەکی هەبێ موچەکان زووتر تەوزیعکە نەگەو هاتاخیریکە بەڕاستی خەڵک لە ژوورەیە هیچ کەسابە دەچینە هیچ کارەچی نییە. وڵات تەبەن غازشتوادە بۆی غاز فرۆشتنەکەەوە لەمسا دوکانەکانی کەمدا ئێمە ڕێم پێدان بۆی غازشتوادە ئەو شانێک کە ڕۆژانە بەکاردی ئەوان دەفرۆشین لەو کاتێ زۆر زەرۆچ کە هەموو خەرچی لە 100 تا برین 80 خەرچی ئێمە موچەخۆرە یعنیگە موچەکەنەیە چ بکە لەسا بەشی مارە کەوتووە بەس لەوانەیە چاوەڕە موچەکەی وەری بگرێ و پێداویستکە ڕۆژان پێجێبەجێکە. لا پێناو تەندروستی هاوڵاتیان و بڵاو نەبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئیدارەی قەزای کۆیا لە هەنگاوێکی نوێدا هێزە ئەمنیەکانی کردە حاڵەتی ئامادە باشیەوە و ڕێگا سەرەکیەکانی با بربەستی کۆنکرێتی داخست. لا قەزای کۆیەوە کاروان نازم گەلی کوردستان.